السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. الحمد لله. ئەمە دەبوانی بەڕێز بەخێر هاتنتان دەکەم. ئەمڕۆ ڕۆژی شەممە ڕێکەوتی 15 محەڕەمی ساڵی 1444 کۆچی بەرامبەر بە 13 2022 دەست دەکەین بە ئاهەنگی پێشبڕکەی قورئانی مەزن و کۆبوونەوەی باوک و دایکانی قوتابیانی بەشی بەهرەداران. سەرەتای ئاهەنگەکەش بەرەکەتدار دەکەین بە خوێندنەوەی چەند ئاەتێکی لە قورئانی پیرۆز کە لەلایەن قوتابی بەهرەدار مؤمن صالح دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرموویت. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين وإذ جعلنا البيت مثابة للناس وأمنا واتخذوا من مقام إبراهيم مصلى وعهدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهر بيتي للطائفين والعاكفين والركع السجود. وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا إنك أنت السميع العليم ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم صدق الله العظيم. خوا پاداشتی کاک مؤمن صالح بداتەوە. ئەمە دەبوانی قەدرگران ئێستا گوێبیستی وتەی بە خێرهاتن دەبین کە لەلایەن بەڕێز مامۆستا ئامانجکەریم ئەندامی بەشی بەهرەداران دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرموویت. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرپەرشتیارانی ڕێزدار، ئامە دەبوانی قەدرگران، مامۆستایانی خاوەن پەیام، قوتابیانی خۆشەویست، بەناوی خۆم وەک خزمەتکار و ئەندامی بەشی بەهرەداران براتان ئامانجکەریم و بەناوی بەڕێز سەرۆکی دەزگا برای بەڕێزمان دکتۆر عەبدوڵڵا حەداد و بەناوی بەڕێز بەرپرسی بەشی بەهرەداران مامۆستا ڕێبوار و بەناوی بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردە مامۆستا غەریب و بەناوی بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی نووسینگەی دەزگا مامۆستا ئەسعەد و بەناوی ئەندامانی ئەنجومەنی باڵا و بەناوی ئەندامانی کارژێڕی و مامۆستایانی بەشی بەهرەداران بەخێرهاتنی گەرمی ئێوەی بەڕێز دەکەین و بە هاتنتان خۆشحاڵین. هاتنتان بۆ ئەم ئاهەنگ و کۆبوونەوەیە نیشانەی خەمخۆری و دڵسۆزیتانە بۆ ئێمە و بۆ ڕۆڵەکانتان. دووبارە بەخێر بێن. زۆر سپاس. خدا پاداشتی بەڕێز مامۆستا ئامانج بداتەوە. ئێستاش داوا لە بەڕێز سەرۆکی دەزگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین بفەرموویت بۆ پێشکەشکردنی وتەیەک. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. آمين يا ربي.
لە سەرەتادا زۆر دەستخۆشی لە ئەو برا بەڕێزانە دەکەم کە وەکو کارجێڕی لە نووسینگەی دەستگاکار دەکەن تا هەم لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بەڕێوەبەراتی پەروەردەی نووسینگە و هەروەها بەشی بەهرەداران وەکو بەشە کارجێڕیەکەی و هەروە مامۆستا بەڕێزەکان و هەموو ئەو برا بەڕێزانەی کە لە بەشەکانی تریش دەکەن کە هەر هەمووی پێکەوە یارمەتیدەری یەکەن لە بۆ ئەنجامدانی کارەکان بە گشتی خوای گەورە پاداشت خێری هەموو لایەک بداتەوە و هەروە دەستخۆشی لە سەرپەرشتیاری قوتابیانی بەڕێز دەکەم باوکان و دایکان خوای گەورە پاداشت خێرتان بداتەوە کە بەڕاستی لە خەمی قیامەتی منداڵەکانتان بەڵکو لە خەمی دنیا و قیامەتی منداڵەکانتانن خوای گەورە ئینشاڵڵا چاوتان ڕۆنکە بۆ منداڵان لە دنیا و لە قیامەت و هەروها ببنەمای ئەوەی کەوا لە دوای خۆشتان بە بەردەوامی ئەجر و پاداشتان و بنووسرێ بەڕێزان دیارە خوای گەورە سوبحانەهو وتعالە کە ئینسانی دروست کردیە زۆر تاقاتی تێدا دروست کردیە یەک لەو تاقانە ئەوەیە کە یاخود یەک لەو حەز و ئارەزوانێک کە هەموو ئینسانێک هەیتی حەزی لە منافەسەیە حەزی لە پێشبڕچێ لەگەڵ خەڵکانی دەوروبەری خۆی بکە اینجا ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین باز لە دوو منافەسە دەکا منافەسەیەکی مەذموم و خراپ منافەسەیەکی مەمدوح و چاک ئەوەی کەوا مەذمومە ئەوەی کەوا خراپە کە بەداخەوە زۆربەی زۆری خەڵکی ئیلا ما ڕەحیمە ڕەبی کە بەڕاستی خەریکی ئەو منافەسە و ئەو پێشبڕچێیانە ئەوەیە کەوا پێشبڕچیان لەسەر دنیایە وەک خوای گەورە سوبحانەهو وتعالە دەفەرمی ئەلهاکم التەکاثر بەڕاستی تەکاثر و هەوڵدان لە بۆ زۆربوونی هەموو خۆشیەکانی دنیا و منافەسەکردنی یەکتری لەسەر زۆری ئەو خۆشیانە ئەنگۆی وا لێ کردیە بێ ئاگا بووینە لەو مەقسەد و هەدەفەی کە لە بۆی خۆڵقاینە کە بریتە لە عیبادەتکردنی خوای گەورە و لێە ئەلهاکم التەکاثر ئەنجا ئەگەر بەهۆش نێتەوە حتا زۆرتم المەقابر کە یەک لە تەفسیرەکان هەتاوەکو دەگەنە مەقبەرە یاخود گەیشت بۆ ئەو حەدەیکەوە فەخر و شانازیان بە مردیەکانیشیان دەکرد ئیتر ئەو منافەسەیەکی مەذمومە خراپە کە وەکو وتمان زۆربەی زۆری خەڵکی بەداخەوە تێکەوتینە هەتاوەکو هەر لە درێژەی سوورەتەکەدا دەفەرمی کەلا لەو تەعلەمونە عیلمە اليەقین ئەگەر بتانزانی بە علمی یەقینتان هەبوایە لێرەدا دیارە ئەو شەرتە کاتێکەوە دەفەرم کەلا لەو تەعلەمونە عیلمە اليەقین جوابەکەی مەحذوفە تەقدیرەکەی ئەوەیە وەکو زانایان دەفەرمی ئەگەر علمی یەقینتان هەبوایە بەو چاوەی تەماشای دنیا و قیامەتتان بکرد بە وەکو قورئانی پیرۆز باسی کردیە حەقەتی دنیاتان لە پێشچاو بە لەما ئەلهاکم التەکاثر ئەگەر علمی یەقینتان هەبووە بەڕاستی خەریکی ئەو تەکاثرە و ئەو منافەسەیە نەدەبوون لەسەر ئەو دنیایی کەوا بەڕاستی دنیایەکی فانیە دنیایەکە وەکو زانایان دەفەرمن هەر لە ناوەکەی دیارە یان لە دنو لە نزیکی و لە کورتی هاتیە یان لە دەناعەت و لە کەمی هاتیە خوا پەناماندایە ڕەبی ئیتر بەڵام لە بەرامبەردا منافەسەیەک خوای گەورە سوبحانەهو وتعالە بە چاچی دادەنێ و هانیشمان دەدا کە بیکەین فاستبقوا الخيرات وەکو لە سوورەتە البەقەرە هاتیە و لە سوورەتە المطەففین لە باسی بەهەشت کاتێکەوە باز لە خۆشیەکانی بەهەشت دەکاتەوە وەفی ذلك فليتنافس المتنافسون با لە بۆ ئەو بەهەشتەی بە ئەوانەی کە حەزیان لە منافەسە لە بۆ هەندێ بکەن وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها عرضها السماوات والأرض أعدت للمتقين وسابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسوله ئیتر بەڕاستی ئەسڵ لە منافەسە هەمومان وەکو گوتمان هەموو وەکو ئینسان کە ڕوحی منافەسەمان تێدا ئەسڵ وایە منافەسە لەسەر خێر بکەین منافەسە بکەین لەسەرەوەیکەوە فعلا لەوەیکەوە کاممان پلە و پایی زیاتر لە بەهەشت بەدەست دەینی کە دیارە ڕێگای بەهەشتیش دیارە بە ئەنجامدانی ئەو تاعەتانەیە کە خوای گەورە سوبحانەهو وتعالە فەرمانی پێکردیە ئیتر لێ بەڕاستی لەو ڕوانگەوە فاستبقوا الخيرات لە هەموو کارێکی چاک و بە تایبەتیش کە بەڕاستی جێگای دەستخۆشیە ئەو برا بەڕێزانەمان لە بەشی بەهرەداران لەو ڕوانگەیەوە بە ئیزنی خوای گەورە ئەو منافەسەی کەوا بە تایبەتیش منداڵ حەزی لێ منافەسە لەگەڵ یەکتری بکە
تەوزیفی دەکەن بەو شێوە تەوجیهی دەکەنکەوە لە ڕێگای خەیر بی لە ڕێگای حفظی قورئان بی لۆیە بەڕاستی ئیسفادەی گەلێک زۆرە هەر مرکزێکی تەحفیظی قورئانی پیرۆز ئەگەر مسابقەی قورئانی تێدا نەبیتن ئەوە بەڕاستی نوقسانی و کەم و کورتێکی زۆرە تێیدا با بڵێن ئەو منافەسە شەریفەی کە بە معنای کەلیمە شەریفە تێیدا نەبی بەڕاستی و نوقسانێکی گەورەیە کە ئەلحەمدوللا لەو بوارەوە دەستگا زۆر احتمام و گرنگی بە مسابقات قورئاندا لە هەموو مستەوایاتەکان کە لە دوای فترێش کە بە ئیزنی خوای گەورە کە ئێستا خەریکن بەڵام مەقسەدم وەکو ئاهەنگ لە بۆ مەجموعەیەکی دیکە لە گەنجان لە برایان و لە خوشکان کە ئەوانش ئێستا خەریکی ئیمتحانات و اختباراتن لێ بەڕاستی ئەو نەوع منافەسەیە ئەو نەوع اختباراتانە وەسیلەیەکی زۆر مهمە لە بۆ ئەوەی ئەو قوتابیە هەوڵ بداتن هەم با بڵێن حەزی منافەسەکەی خۆی تێر بکە هەم لە بۆ ئەوەی لەو ڕێگایی بتوانیتن فعلا ئەو بەشە قورئانی کەوا لەبەری کردیە بەهۆی ئەو مسابقەی کەوا چاوەڕوانی دەکاتن طبعا مراجعەیەکی یەکجار باش دەکاتەوە دەبیتە مای ئەوەی کەوا لە ڕەسیدی ذاکرەی بەعیدەی ئینشاءالله ئەو قورئانە زیاتر و زیاتر تەثبیت دەبێت و خاڵێکیت کە بەڕێزان دەمەوێت تەکید لەسەر بکەمەوە یاخود وەکو تەذکیرە و بەبیرهێنانەوەیە کە لە بۆ خۆم لە بۆ بەڕێزیشتان هەر یەک لە ئێمە بەڕێزان تەمەنێکی دیاریکراومان هەیە هەر یەک لە ئێمە ئەو نەفەسانی کە پێمان بەخشرا هەمووی بە حیسابە ئینەما نەعود لەهم عەدا وەکو هەندێک لە زانایان دەفەرمون واتە نەفەسەکانیان لۆ دەژمێرین نەفەسمان بەژمار پێمان درایە لە هەر کاتێک بوەستی دەوەستی کاتێکیش کەوا تەواو دەبی ژیانمان پەڕاوی کردەوەکانمان دادەخرێ ئیتر ئەگەر هەموو دنیای تووبی بیبەخشی ناتوانی بگەڕێەوە یەک سوزدە لە بەخوای گەورە ببەی لێیە دەمینێتەوە ئەو ڕێگانەی کە وەکو لە ئەحادیث پێغەمبەر هاتی صلی الله علیه وسلم لەو چەند ڕێگایە مەحدودەی ئەگەر خێرێکت لۆ بێ کە یەک لەو ڕێگانەش ئەوەیە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کەوا لە سلسلەی صحیح ئەلبانیش داتی ئەبی مالکی ئەشجعی لە بابی دەجێڕیتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من علم آية من كتاب الله عز وجل كان له ثوابها ما تليت هر كسيك يك آيات لقرآن في بيروز فيري كسيك بكا حتى وكو أو آيات بخو يندريتوا واتا أو كسيك أو فيري كرديا أويك أيش فيري دكا حتى وكو بخو يندريتوا لو سلسلي أزر باداشتي هل بوي دروا دي أو برا برزانك لإدارة و لما مستایانی بەهرەدارانە پیرۆستان بی ئەو زورپاداشتە بە ئیزنی خوای گەورە کە ڕەجامان وایە هەموو بە ئیخلاس ئەو کارە بکەین خوای گەورە بە قسمەتمان بکە یا ڕەبی و هەروەها وەکو لە حەدیثێکی دیکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من علم علما فله أجرها ما عمل به هەر کەسێک علمێک فێری کەسێک بکە حتى أو علم كاري بكري أزر باداش لو دونسري ببي أو كوا نقصاني لأزر باداش أو كسي بكريتن كوا كاركي بيدكا يتر براستي أو فخر شانازيو أزر باداش تو براستي غنيمة تشجورية وبالتأكيدش لو كاتاني كدمرين بإذن خواي جورة ديبينين وكوات سند جرنجبو كآتك تفير كسي كربلوي زانان دفلمون بتايبتيش أو كسفيري سورة الفاتحة بكيتسون كلها موجياني هیچ کەسێک لە ئێمە لە سوڕەتی ئەلفاتحە زیاتر ناخوێنیتەوە هەتا بخوێنتەوە لە بە تو دەنووسرێ و هەروەها بەنسبەت دایک و بابانیش کە ئەوانش ئینشاءڵڵا ئەو داک و بابانێک کە بە تایبەتی لێرە مەوجودن ئێستا متأکیدم بێجگەلەوەی کە داک و بابن مامۆستاشن لە بۆ منداڵەکانیان بە بەڵگەی ئەوە کەوا لە خەم منداڵەکانیاندانە هینایەتیان لە بۆ ئێرە بە تەئکید هەر شتێک هەر کردەوەیەکی چاک کاتێکەوە ئەو منداڵە لە دوای تو دەیکا ئەوە زاد و زەخیرەی لۆتو چونکە ڕاستە لە ناو خەڵکی بە مەفهومەکی عام بەوەی کەوا هەموو ئەزر پاداش منداڵ لە بۆ داک و باب دێ بەڵام زانایان دەفەرمون بە شێوەیەک لە بۆی دێ ئەگەر ئەو داک و بابە سەبەب بووینە لە بۆ فێربوونی ئەو منداڵی هاندەر بووینە لە بۆ فێربوونی ئەو منداڵ لە بۆ ئەو ڕێگا ڕاستەی ئەو جا ئەزر پاداشتی ئەو منداڵش لە بۆ داک و بابی دێ کە بە تەئکید جەنابیشتان مەشمولن بەو ئەزر پاداشتە دووبارە و سێبارە دەستخۆشیتان لێ دەکەم وەکو ئیدارە وەکو مامۆستا وەکو سەرپەرشتیاران و زۆر پیرۆزبایی لە قوتابی خۆشەویستەکانمان دەکەم خوای گەورە موفەقیان بکە خوای گەورە بەردەوامیان بکە لەسەر ئەو ڕێگا ڕاستە یا ڕەبی خوایە چاومان پێیان ڕۆن بیتەوە لە دنیا و لە قیامەت کە ئەو لەو ڕێگایە بەردەوام بن
وببنى مفتاحی خیر، ببنە منداڵێک و یاخود ببنە عنصر و کەسێکی هەم لە بۆ خۆیان صالح هەم لە بوو دەور وەریشان مصلح کە کۆمەلگا لە سایەندا بحەسێتەوە. آمين يا رب العالمين، وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خدا پاداشتی کاک دکتۆری خۆشەویست بداتەوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا سیان محەممەد یاریدەدەری بەشی بەهرەداران دەکەین بفەرموێت بۆ پێدانی چەند ڕوونکردنەوەیەک لەسەر پێشبڕکێیەکە و ڕاگەیانی ناوی سەرکەوتووە. با جەنابیان بفەرموو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادوانی بەڕێز پێشبڕچەی بەرەداران پێشبێرچەیەکی ساڵانەیە کەوا بەشی بەرەداران ئەنجامی دەداتن. ئەم ساڵیش ئێمەی بەشی بەرەداران هەستاین بەم پێشبڕچەیە. ژمارەی ئەو قوتابیانەی کەوا بەشداریان کردبوو لەم پێشبڕچەیەدا 115 قوتابی بەهرەدار بەشداریان تێدا کردبوو. ئەم پێشبڕچەیە لە 2 ڕۆژ ئەنجامدرا کە ڕۆژانی شەمە بۆ قوتابیەکانی و هەروها ڕۆژانی سێشەمە بوو. ئەم هەڵسەنگاندنە لەلایەن دە لیژنە ئەنجامدرا، هەر لیژنەیەکیش لە 2 مامۆستای بەڕێز پێکات بوو. ئەم پێشبڕچەیە 76 قوتابی بەهرەدار بەشداری تێدا کرد کە توانیان نمرەی 9 بەرەو سەرەوە بەدەست بهێنن. براوە لەم پێشبڕچەیەدا کە ڕێژەی لە 9 بۆ ئەو قوتابیانەی کەوا 5 جوزء کەمتر بەشداریان کردبوو و هەروەها ڕێژەی لە 185 بۆ ئەو قوتابیانەیە کەوا لە 5 جوزء بەرەو سەرەوە بەشداریان تێدا کردبوو. ئێستاش ناوی ئەو قوتابیە سەرکەوتوانە ڕادەگەینین. داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی خەڵات بەسەر بەشێک لە سەرکەوتووە. محەممەد هێمن تاهیر بەشداری 11 جوزئی کردبوو لە 198 بەدەستێ نابوو. محەممەد فاخر لە 9 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 193 بەدەستێ نابوو. ئەیمەن محەممەد ئەمین لە 8 جوزء بەشداری تێدا کردبوو نمرەی 88 لە 100 بەشداری کردبوو بەدەستێ نابوو. ئەحمەد موحسین لە 8 جوزء بەشداری کردبوو نمرەکەی 89 لە 100 بەدەستێ نابوو. محەممەد عەبدولوەلی لە 8 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 192 بەدەستێ نابوو. محەممەد یەحیا لە 7 جوزء بەشداری کردبوو ڕێژەکەی 98 لە 100 بەدەستێ نابوو. محەممەد ئیبراهیم لە 7 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 195 بەدەستێ نابوو. محەممەد هێمن عەبدوڵڵا لە 7 جوزء بەشداری کردبوو ڕێژەی 94 لە 100 بەدەستێ نابوو. محەممەد شێرزاد لە 6 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 199 بەدەستێ نابوو. پاداشتی بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا بداتەوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا وەلی دەکەین بۆ دابەشکردنی خەڵات بەسەر سەرکەوتووە. ئەلەند ئیدریس لە 5 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 190 بەدەستێ نابوو. عەلی عەبدوڵڵا سابر لە 3 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 100 بەدەستێ نابوو. ڕەمەزان شاخەوان لە 4 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 100 بەدەستێ نابوو. محەممەد کەیفی ڕەمزی لە 5 جوزء بەشداری کردبوو ڕێژەی لە 100 بەدەستێ نابوو.
ئوسامە کەیفی ڕەمزی لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 100% بەدەستێنا بوو. ئەحمەد هێمن لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 100% بەدەستێنا بوو. ئەمین هێمن لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 199 بەدەستێنا بوو. ستایش سامان لە 4 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 198 بەدەستێنا بوو. عەبدوڵڵا سەلام لە 4 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 197 بەدەستێنا بوو. خوا پاداشتی بە خێری مامۆستا وەلی بداتەوە. ئێستاش دا لە مامۆستا سعەد دەکەین بۆ پێدانی خەڵات بەستە سەرکەوتووە. ئەنەس کەیفی عومەر عەلی هاشم لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 197 بەدەستێنا بوو. ژینەر پێشڕەو لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 197 بەدەستێنا بوو. حەسەن عەلی هاشم لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 196 بەدەستێنا بوو. سوهێل سەفین لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 196 بەدەستێنا بوو. محەممەد کاوە لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 195 بەدەستێنا بوو. عەبدوڵڵا خەسرۆ لە 3 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 194 بەدەستێنا بوو. محەممەد سەعید حەمید لە 3 جزو نیو بەشداری تێدا کردبوو ڕێژەی لە 192 نیوی بەدەستێنا بوو. عەبدوڕەحمان هەژار ئوسامە عەبدولهادی ئەمین یونس سعد سەفین لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 189 بەدەستێنا بوو. شکار خەلیل لە 5 جزو بەشداری کردبوو ڕێژەی لە 187 بەدەستێنا بوو. خوا پاداشتی بە خێری مامۆستا سعەد بداتەوە. دا لە مامۆستا ئامانج دەکەین بۆ دابەشکردنی خەڵات بەستە سەرکەوتووە. توانا مەهدی لە 2 جزو نیو بەشداری کردبوو 96 بەدەستێنا بوو. عەبدوڵڵا محەممەد لە 2 جزو نیو بەشداری کردبوو 100 بەدەستێنا بوو. سەهل سەربەست لە 2 جزو بەشداری کردبوو لە 100% بەدەستێنا بوو. سوهێب ساسان لە 2 جزو بەشداری کردبوو
ڕێژەی لە سەتاسەتی هینابوو. ئەیمن سەلاح، ئەیمن سەلاح لە دوو جزء بەشداری کردبوو، ڕێژەی لە سەتاسەتی هینابوو. دەستخۆشی لە مامۆستا ئامانز دەکەین. ئێستاش داوا لە مامۆستا محەممەد عەبدوڵڵا دەکەین بۆ دابەشکردنی خەڵات دەستی سەرکەوتووە. ئەحمەد گۆران، ئەحمەد گۆران لاوەند غالیب، مامۆستای خەمزار ئەحمەد گۆران، ئەحمەد بارزان لە دوو جزء بەشداری کردبوو، 94 لە سەدای بەدەست هێنابوو. محەممەد سرود لە دوو جزء بەشداری کردبوو، 94 لە سەدای بەدەست هێنابوو. مسلم عمر لە دوو جزء بەشداری کردبوو، 93 لە سەدای بەدەست هێنابوو. سەرهەد سەباح، سەرهەد سەباح ئامانج گەیلان سەرمەد ئامانج گەیلان، ئامانج گەیلان محەممەد حەمەد عەبدوڕەحمان لە دوو جزء بەشداری کردبوو، 90 لە سەدای بەدەست هێنابوو. شایان شاخەوان لە جزء ئەکوونی و بەشداری کردبوو، 97 لە سەدای بەدەست هێنابوو. عەبدوڵڵا عەبدولمەناف، عەبدوڵڵا عەبدولمەناف لە جزء یەکوونی و بەشداری کردبوو، 96 بەدەست هێنابوو. کەیهان کەنعان لە جزء یەکوونی و بەشداری کردبوو، 96 بەدەست هێنابوو. دانا گۆران، دانا گۆران لە یەک جزء بەشداری کردبوو، 98 بەدەست هێنابوو. عەبدولباسط بابان، عەبدولباسط لە یەک جزء بەشداری کردبوو، 97 لە سەدای بەدەست هێنابوو. دەستخۆشی لە مامۆستا محەممەد عەزیز دەکەین، خوا پاداشتی بەخێری بداتەوە. داوا لە مامۆستا محەممەد عەبدوڵڵا دەکەین بۆ دابەشکردنی خەڵات بەسەر سەرکەوتووە. عەبدوڵڵا دانا محەممەد، عەبدوڵڵا دانا محەممەد، عەبدوڕەحمان ڕەضوان،
أيمن أحمد. أيمن أحمد. لە نیو جزء بەشداری کردبوو ڕێژەی لە سەتاسەتی بەدەستێنابوو. عبدالمەلیک طه. عبدالمەلیک طه. محمود شوان. علي سامان محمد. رێژوان ڕێدار. ئەوە چی و هەژبوو؟ هەژیر هێور. هەژیر هێور. هەژیر هێور لە نیو جزء بەشداری کردبوو لە سەتی بەدەستێنابوو. يوسف محمد سليم. يوسف محمد سليم. أحمد هيوا. سروش سرباس. أحمد هيوا لنيو جزء بجداري كردبو نوها تحافظ لسطاي بدستين أبو. سروش سرباس لنيو جزء بجداري كردبو نوها تحافظ لسطاي بدستين أبو. عبد الله وصفي. عبد الله وصفي. لنيو جزء بجداري كردبو نوت بينز لصداي بدستين أبو. محمد عبد الله. بخوتها لخذك قنات. لنيو جزء بجداري كردبو نوت بينز لصداي بدستين يا محمد حمد زعفر. محمد حمد زعفر. صفاء صلاح. أنس هيوا. أنس هيوا. أنس هيوا لن يجزو بجداري كردبو نوتو تسار لصداي بدستين يا عبد الله مسلم. لنيو جزء بجداري كرديا نوتو تسار لسطاي بدستينا. خوا پاداشتی بەخێری مامۆستا محەممەد داتەوە. ئێستاش داوا لە مامۆستا دیار دەکەین بۆ دابەشکردنی خەڵات بەسەر سەرکەوتووە. با بفەرموو. جوامير محمد. جوامير محمد. محمد فاخر. جوامير محمد. محمد فاخر. إلياس صهيب. إلياس صهيب. جوامير محمد بابئة. إلياس صهيب لنيو جزو بجداري كرديا نوتو دو لصداي بدستينا. أحمد سرود. زانست فريد. زانست فريد.
لە نیو جزوو بەشداری کردیە لە 1970 و نیوی بەدەستێنایە. یحیە کاروان یحیە کاروان لە یەک جزوو بەشداری کردیە. ئەحمەد دلێر ئەحمەد دلێر ئەویش لە 2 جزوو بەشداری کردیە. خی گەورە پاداشتی بەخێری مامۆستا دیار و مامۆستاسیان بداتەوە ئەزیەتماندان. ئێستاش سرودێک لەلایەن ئەندامی بەهرەداران کاک موعەیەد پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. شاخەی شاچاوان بۆی عاتری شەو بۆ بای شەماڵ دێنێ بۆن خۆش لەلای تۆ یا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فديك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله هار وكبالداران هار وكبالداران بفريم وبال بتما مدينة بكم عرزي حال بتما مدينة بكم عرزي حال يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فديك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله ثوبان دقريم ثوبان دقريم لا دوري بالا ثوبان دقريم لا دوري بالات سعدم جاني خوم دكم بفيدات سعدم جاني خوم دكم بفيدات يا رسول الله روحنا فديك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله داوا لە بەڕێز مامۆستا لەشکری زرار دەکەین نمرەی قوتابیەکانی تری بەشدار لە پێش بڕکێکە بخوێنێتەوە با جەنابیان بفەرموویت. ئەو ناوانەکە ئێستا دەخوێنمەوە نمرەکانیان لە 4 مانای ئەوە نییە کە کەوتونە هەرگیز ئەوانەی کە بەشداری خولی قورئان دەکەن بە کەوتوو هەژمار ناکرێن بەڵام ئەوە جیاوازیەکەیە دەبی عەدالەتێک هەبی لە بینی ئەوانەی کە لە سەرووی نوهەتینا ئەوانەی کە لە خوار نوهەتینا. عەبدوڕەحمان عەبدولهادی لە 8 جزوو بەشداری کردیا کۆی نمرەشی 81 نمرەی بەدەستێنایە. سوهەیب خاڵس 5 جزوو 82 بەدەستێنایە. چیان نەبەس لە 5 جزوی بەشداری کردیا کۆی نمرەشی 73 بەدەستێنایە. عەبدوڵڵا غەریب لە 5 بەشداری کردیا کۆی نمرەشی 82 بەدەستێنایە. هەریا تێمن لە 5 جزوو بەشداری کردیا کۆی نمرەشی 83 نمرەی بەدەستێنایە. مبین بەدران 4 جزوو کۆی نمرە 64. دیاری شەوکەت 4 جزوو کۆی نمرە 86. ئەحمەد فوئاد 4 جزوو کۆی نمرە 88. مؤمن صالح 3 جزوو کۆی نمرە 85. سهل مصلح 3 جزوو کۆی نمرە 70. ئەحمەد تۆفیق 3 جزوو کۆی نمرە 56.5. مازیار مەریوان 3 جزوو کۆی نمرە 88. ئەحمەد یونس 3 جزوو کۆی نمرە 80. سیڤا سامان 3 جزوو کۆی نمرە 66. ئەنەس سەروەر 2 جزوو کۆی نمرە 86. کەیوان لوقمان 2 جزوو کۆی نمرە 67. محەممەد خاڵس 2 جزوو کۆی نمرە 79. شاهۆ شوان 2 جزوو کۆی نمرە 47. محەممەد دڵزار کەریم 2 جزوو و نیو کۆی نمرە 89. محەممەد سەبەح قادر کۆی نمرە
85 کە لە 1 جزء و نیو بەشداری کردیا. ئەحمەد شاخەوان 1 جزء و نیو کۆی نمرە 74. شاد شاخەوان 1 جزء و نیو کۆی نمرە 7. ئەنەس ئاکۆ مستەفا 1 جزء و نیو کۆی نمرە 64. ئایاد ڕۆستەم 1 جزء و نیو کۆی نمرە 86. مستەفا کاوە 1 جزء 77. مستەفا فاخیر 1 جزء کۆی نمرە 80. یەمان کۆسرەت 1 جزء کۆی نمرە 87. یوسف طیب 1 جزء کۆی نمرە 82. محەممەد فەرهاد نیو جزء کۆی نمرە 79. عەبدوڕەحمان هیمداد نیو جزء کۆی نمرە 76. ئەحمەد سعید نیو جزء کۆی نمرە 68. ئیسماعیل یونس نیو جزء کۆی نمرە 84. عمەر محەممەد عوثمان نیو جزء کۆی نمرە 86. لێرە 34 کەس دیارە بەشداری پێشبڕکەیەکەیان کردیا، بەڵام مانای ئەوە نییە ئەوەنە لە خوار ئەوە قۆناغیەکە من لەوانەیە باشتر بن، بەڵام کات لەوان کاتیان نەبوو بێ بۆ زیاتر مراجعە ویان لە قەدەری خوای گەورە لە تاقیکردنەوەی ئەو پرسیاران لێ هاتبی نەیانزانیبی وەڵامی بەپێی پێویست وەڵامیان نەدابیتەوە. ئەوانش دووبارە دەستخۆشیان لێ دەکەم، بەڕاستی ئەوانش جێی دەستخۆشیە کە لە 75 ئەومانای ئەوە نییە کە کەوتونە، دەستخۆشیان لێ دەکەم. دووبارە زۆر سپاسی دایک و باوکانی ئەو قوتابیانش دەکەم کە بەشداری منداڵەکانیان لە دەستگای نووری حکما بەشداری ئەو خوول و چالاچە کردیوە ئینشاءالله. السلام علیکم ورحمة الله. خدا پاداشتی مامۆستا لەشکری بداتەوە. ئێستاش گوێبیستی چەند ڕوونکردنەوەیەک لەلایەن هەریەک لە بەڕێز مامۆستا محەممەد عەبدوڵڵا بەڕێوەبەری کارژێڕی نووسینگەی دەستگا و مامۆستا ڕێبوار محەممەد بەرپرسی بەشی بارەداران دەبین. با بەڕێزانیان بفەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. سرپرشتیانی بەڕێز طبعا وەکو معلومی هەموو جەنابتانە دەستگای نووری حکمە دەستگایەکە کە تایبەتە بە پەروەردە و ڕۆشنبیری و دەستگایەکە بیدون یعنی قازەز نەویستە. دەستگای نووری حکمە کە الحەمدولillah ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوانبوون دەچی، بێگومان هەمووشمان دەزانین مەسروفاتی ڕۆژانەش ڕۆژ بە ڕۆژ بەرەو زوونۆدایە. دەستگای نووری حکمە کە دەیبینن طبعا هەموو داهاتەکەی تەنها لە ڕێی دوو سەرچاوەیە زیاتر، ئەویش یەکەیان بەشداری ساڵانەیە، دووەم هاوکار و یارمەدانی خێرخوازانە. طبعا تا ئێستاکە زۆر ئەو کێشانەی کە هاتە پێشمان لە ڕووی مادیەوە هەر ئەو دوولانە بۆتە هۆکار و چارەسەر بۆ کاروبارەکانمان. جا ئێمە ئێستا هەڵساوین بە دروستکردنی گروپێک بە ناوی گروپی پشتیوانانی دەستگای نووری حکمە. هەر کەسێک لە دایک باوکان بە تایبەتی کە ئەوانەی کە منداڵەکان لێکوانە سودمەندن و هەروە بەو کەسانش کە لێرەش نینە دایانەوێ لەو پرۆژە خێریە بەردەوام بن، ئەمە لەو گروپی کویان دەکەینەوە بۆ ئەوەی ئەوانش لەو خێرە بەردەوام بن و پشتیان هەبی لەو خێرە. طبعا هاوکاریکردن لە بۆ دەستگای نووری حکمە بەگشتی و نووسینگەی دەستگاکە لە هەولێرە بە تایبەتی بە دوو ڕێگایە. یەکەمیان ڕێگەی ڕاستەوخۆ کە ئەویشیان چەند شێوازگە لە خۆ دەگری، هەم لە ڕووی مادیەوە ئەوەی توانێت مادی هەبی کە بتوانین ئەگەر مانگانەش بی شتێک حساب بکاتن لە بۆ خۆی هاوکو پشکەچی خێری لە بۆ دەستگای نووری حکمە. وەکو یەکێک لە مامۆستایان قسەی جوانی فەرموو ڕۆژەشی وتی ئەمە چەند منداڵەکەم هەیە وا حساب دەکەم حکمە یەکێکە لە منداڵەکانم، ڕۆژانە چەند دەدەم بە منداڵەکانم، ئەوەندەش لای خۆم گڵ دەدەمەوە و سەریمان کرد بۆ دەستگای دێنم. وەکو ئەوەی کە پشکەچی هەبی لەو خێری کە بەخۆی ڕەنگە مەجای نەبی لۆ ئەوی هاوکار بی و پشتی هەبی لەو خێریە بەو شێوازە هاوکار دەبیتن. یان لە شێوازەشی دیکەش لە هاوکاری مرۆیی یان پیشەیی هەر کەسێک لە ئێوە دەتوانی لە ڕێی پیشەکەی خۆی لە ڕێ ئەو کار و کاسبیەتی یان ئەو مۆزەفی و فەرمانبەرایەتی کە بەخۆی دەیکاتن هاوکاری دەستگای نووری حکمە بکاتن. بۆ نمونە زۆر کەسمان هەبووە خەیاط بووە بەخۆی ڕەنگە نەیتوانی لە ڕووی مادیەوە هاوکاری دەستگا بکاتن، بەڵام گوتیتی ئەمن لەبەر ئەوەی دەستگای نووری حکمە هەموو ئەندامەکانی خۆبەخشن. طبعا وەکو معلوماتان کە دەستگا ئەندامەکانی خۆبەخشن هەرێکە و لە لای خۆی ئیشەشکە دەکاتن. زۆر ئیش هەبووە عنی ئەندامی بەڕێز هەبووە هاتە لایمە گوتی ئیشەشکەم بە دەستکەتیە ئەگەر بیگۆڕم پارەی باشم دەکەوتە دەستی، بەڵام لە بەخاتی دەستگای ئەگەر بیکەم ئیشەکە ڕەنگە دەستگام لە دەستدەچی
ئیشەکەی نەکردیە یعنی لە مادیەکەی فەرامۆشکی لە فی سەبیلی دەستگای گوتی مادام کە دەستگا ئەندامەکانی خۆبەخشن دەتوانم لە ڕێی ئەو ئیشێک کە خۆم دەیکەم خەیاتم ئەو فەرشی دەکەم و لە ئەندامانی دەستگای ئەوەی بێ یا مامۆسایان دەستگای کە خۆبەخشن ئەمن جوبەرشیان هەرزانات لە بۆ دەدرم یان هەوە لە ڕێی فیتەر بۆ لە ڕێی ئەو کاری کە خۆی کردێتی و هەوە مهندیسە کە ئێستا زۆر لە ئیشەکانی دەستگای کە لە ڕووی هەندەسیەوە کە هاوکاری دەکرێن زۆری خۆبەخشیەوەشیان هەرێک و کەواتە لە ڕێی ئیشەکەی خۆی و دەتوانی هاوکاری دەستگای نوێی بکاتن ئەوە لایەنێک لانی دومیان ناڕاستە و خۆیان ڕەنگە زۆربەمان هەم لە ڕێی مادی یان لە ڕێی پیشەیەکەی خۆمان نتوانین هاوکاری دەستگا بکەین بەڵام خەڵکانێک دەناسین کەوا بتوان هاوکاری دەستگا بکەن بۆنە کە ئەمن ێساگەم لە ڕووی مادی و نتوانم هاوکاری دەستگا بکەم لە ڕووی پیشەکەشمەوە نەگوجێتن هاوکاری دەستگا بکەم بەڵام دێمە ناو گروپەکەی کاتێکەوە ئێلان دەکرێتن پێویستیان بەو شتەی هەیە دەگەڕێم لە ناو خزم و کەسانەوە ئەو کەسی ئیش لا دەکەم کەسە کە بیناسم و بزانم ئەمەلی هەیە دەسمە لای مفاتحەی دەکەم قسەی لەگەڵ دەکەم بتوانم ئەو بانگێژ بکەم لە بە ئەو خێریەی ینی ڕەنگەم خۆ نتوانی بەڵام دەتوانی خەمخۆرێک بی لێت و ئەداو على الخير كفاعله وەکو ڕێنیشاندەرێک بتوانی پشتی خۆت لەو خێر تەوزیع بکەین ئێستا مامۆستا لێری بەڕێز ئەو وەرەقەیە تەوزیع دەکاتن هەر کەسێک دەیەوێ بێتە ناو ئەو گروپە طبعا گروپەکی کەناڵی تەلێگرامە هەر کەسێک دەیەوێ حەز دەکات طبعا ناوەکان دیار نابی طبعا وەکو معلومی جەنابتانە گروپی تەلێگرامی حەز دەکاتن بیخێنێ ناو گروپەکەی ناو ژمارە مۆبایلەکەی بنووسی ئەمە دوایێ داخلی گروپەکەی دەکەین لەمە دووە هەشتێکمان بوێ ئینشاءڵڵا پێویستێک بیتن دەتوان ئەنگۆ هاوکاری دەستگای بکەن کە بەپێ ئەو لەو گروپەی ئاماژەی پێ دەکرد ئینشاءڵڵا دووبارە دەستان خۆشی خوای گەورە جەزای هەموو لایەکتان بداتەوە بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين سەرپەرشتیارانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست زۆر بەخێر بێن سەرچاوم خۆشحاڵ بووین بەڕاستی دڵی ئێمەتان خۆش کرد بە ئامادەبوونتان بەڕێزان بەڕاستی هاتنە کۆبوونەوە هاندەرێکی گەورەی لۆمە یعنی کاتێک ئێوەی بەڕێز کە دێن یان متابعی منداڵەکەتان دەکەن ئەمە هەست دەکەین کە هەرچەند ئەمە تامان لە پاداشتی خوای گەورەی بەڕاستی بەس هەست دەکەین کەسانێکیش هەن کە پاڵپشتمانن تەنهات بەهاتنتان لۆی زۆرمان پێخۆشە بەڕاستی یعنی حقیقەتەن ئێستا کۆبوونەوەی وەرزی یەکەم کرا هەتا ئێستا ئەمە چەندین تەقیممان لە کنمایە ئیدای کوباب کە نەهاتیە ینی بەڕاستی ئەوە لۆمە بڕک ناخۆشە حەزمان لێ بێن بەڕاستی ینی ئێستا ئەمە لەو ئاهەنگە مادی بوونە زۆرمان کردی بەڵام کۆمەڵە دیارێک مایتەوە کۆمەڵە دیارێک کە مایتەوە بەڕاستی ینی چاکە کاریمان جێ ڕەمەزانە دیسان منداڵ هەبوو چونکە ئەو ڕۆژێک کە داوامی نەبوو گوتمان بێتەوە نەهاتەوە ئەوانە هەموو ئەوجە دوایە دەبینی ئەمە سەرقاڵین کە دێتەوە ڕەنگە حەقەکەی بیسووتێ یان دەبینی زۆر جار ئەمە لە کۆبوونەوەی ئەو هاچەند خاڵێک باز دەکەین منداڵە ناتوانانی ڕەنگە بگەینی دایک و باب کە دێ لە نزیکەوە لێرانە جێ لەمە دەگری بەڕاستی ئاگداری خاڵ و کارەکانی ئێمە دەبی بەڕێزان قوتاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ نزیکە ئەمە لە مانجی هەتاوەکو یەکینەوە ئینشاءڵڵا کۆتایی بە سەرجەم تاقیکردنەوەکان دەینین سنەی دراسی ئەو ساڵمان تەواو دەبی لێ ئاگدار بن لەو ماوەیە ئیمتحانەکان دەکرێت و ئەمە بە قوتابیەکان ڕدەگەنین ئینشاءڵڵا بە وەرەقا و لە گروپی تەلێگرامیش دەنووسین ئینشاءڵڵا لۆ ساڵی نوێی داهاتوو ئەمە وەکو بەشی بەهرەداران قوتابی بەهرەدار وەردەگرین ئینشاءڵڵا ئەگەر بەهرەداریشی حەقیقی مقابلەی بکەین ئینشاءڵڵا ئەمە وەکو بەشی بەهرەداران قوتابی وەردەگرین بەڕێزان ئەمە زۆر جار وەکو بەشی بەهرەداران پێمان ڕادەگەیەندرێت کە مڕاجعەکان نەنووسراون لە خشتەکان بەڕاستی کە ئەمە نووسیمان دایک و باوکەکان بەشێکیان لە دڵسۆزیان بوو گوتیان مامۆستا ئەوەی ئەنگۆ نووسیتان کمە منداڵەکەی من توانای زۆری هەیە ئەمە لامان برد ئێستاش هەمویان هەر لە دڵسۆزیە دایک و باب ئەڵێن بەڕاستی مڕاجعەکە نمایە تەڵەبەکە نازانین چەندی مڕاجعەکە اینجا بەڕاستی لەو بەینە ئەوەی دەتوانین ئێمە تەبابین و یارمەتیەک بدەین لەوەی کە بەڕاستی ئەچوو منداڵەکەی خۆت دەناسی مامۆستاش لە زۆری ئێستا لۆی دەنووسی لۆی ئەمە هەرچی مڕاجعە دیاری بکەین بەڕاستی ڕەنگە کەمی دیاریکەن لۆ ئەو تەڵەبەیە ئەگەر دیاریش نەکەین بەڕاستیەوە هەیە بەڵام کە مامۆستا دەینووسی ئەگەر تەڵەبەکە لۆت بینتەوە متابعەت هەبی ئینشاءڵڵا ئاگار لێ دەبی ئەو ئەنداز چونکە مامۆستاکە توانای تەڵەبەکە دەزانین چەندی مڕاجعە دەکاتەوە لە ماڵێ هەندێک قوتابیشمان هەیە لە خوار 8 ساڵن خشتیان نییە ئەو بەڕاستی ئەویشمان لۆ خستە پێنەدان لە ئەوی توانای ئەو منداڵێت چونکە 8 ساڵە چەندی توانە هەبوو
ئەوەندی لە بەرکە لێ نەماندە ئەگەر ناخشتا ئاسانە و چی تێناچی بەڵام ئەمە لەبەر ئەوەی گوتمان نەخوا ئەو ئەندازەیە دیاریکەین و ئەو نەتوانی نەمانداوە. ئینشاءڵڵا ئەمە وەکو بەشی بارەداران و ڕەنگە بەشی منداڵ و جوانانیش بەس ئەمە ئێستا باسی بەشی بارەدار دەکەم مخەیەممان دەبی لە قوتابیەکانمان ئینشاءڵڵا. تەبعاً دوای ڕەزامەندین گۆ ئەگەر ئێوارەیەک بچین ئینشاءڵڵا ئێوارەیەک بچین لەوێن دەربین سبەینەکەی بگەڕێنەوە یعنی شەو لەوێ بین اینجا ڕەنگە دوایی ئاگدارتان بکەین تەبعاً دوای ڕەزامەندین گۆ کە شەو لێ دەبین ئەمە ئینشاءڵڵا دەچین لەوێ دەبین سەبارەت بە خواردنیش بخۆیان خواردن دەینن لە ئێوارەکەی ئەمە سبەینێنانی خواردنیان دەدەینن ئینشاءڵڵا ئەوە دوای ئایا هەمووی تەمەنەکان دەچی یان کەمتر ئەوە ئینشاءڵڵا قسەی لەسەر دەکەین و هەروەها ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە باخچەی ئاژەڵانیشمان دەبی ئاگادار بن ئەوە وەکو بەڕێزان گروپێکی تەلەگراممان هەیە زۆر جار تاکیدم لێ کردیتەوە بەڕاستی کە ئەو گروپی تەلەگرامە هەتا ئێستا دایک و باوکەیە نەهاتۆتە ناو ئەو گروپەی کە ئەمە زۆر جار ئەو ئاگاداریانە بڵاو دەکەینەوە لێرەش بە قوتابی دەرێن وەرەقەکەش بە قوتابی دەدەین بەس کە دوای دەچینەوە سەبانی دەبینین منداڵە وەرەقەکەی کە ئاگادارێکی تێدا نووسراوە لە پۆلەکەی بەجێ هێشتیە تەلەگرامەکەش یعنی ئەگەر دایک و بابوویان ئاگای لێنیان هەر لە گروپەکە دانیا ئەو کاتە دوایە تەڵەبەکە کە دێتەوە دەرێ وەڵای مامۆستا نەمزانی ئێ منداڵیشە ناتوانانی ئەوەی ئەتوو پێی دەڵێ وەری بگری بیجێرتەوە لە داک و بابان لۆیت کامان وایە ئەوەی لە تەلەگرامیە تێدانە بابێتە ناو ئەو داخلی ئەو گروپە تەلەگرامە بی یان هەندێک ناومان هەیە ئێمە بە لینک داخلی ئەو گروپەمان کردیە لە لای ئێمە ناوی تەلەگرامەکەی ئەو دایکیان ئەو باکە بە ئینگلیزیە داوامان کردیە کە ناوەسییانەکەی لۆمە بنێرن تکای ئەوەش بنێرن وە بیبزانین ئەو داک و بابانەی کە لە ئەو گروپەن ئیچەن خاونی چەند ئەگەر نامەکەن لە کۆتاییدا ئینشاءڵڵا دایک و باوکانی بەڕێز ئەوانی نەتیجیان وەرنەگرتەوە ینی بەزارەچی ئەو لە پشتەوە ئینشاءڵڵا مامۆستایەکان دادەنیشن کەی بە بەڕێستان گوترا لە پشتەوە مامۆستایەکان لەوێ دانیشتنە دەتوانن ڕووبەڕوو لەگەریان چ پرسیارتان لێ هەبوو یان چک لەی گازاندەکتان ئەگەر بەڕێزیشتان کەسێک ڕەخنەک پێشنیارێک بۆ چوونەچی هەیە بە کورتی بوەری دەگرین و ئیلا هەر دەمای ڕەخنەک پێشنیارێکتان هەبوو ئەمە لە گروپی تەلەگرام بە نامەی سەوتی بە ڕیسالە لۆمان بنێرن ئەمە پێ گەورە دەبین خۆشحاڵ دەبین خوا جزای خێرتان بداتەوە. ئامادەبوانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی کۆبوونەوە ئاهەنگەکەمان خدا پاداشتی هەموو لایەک بداتەوە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.